هێزان نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین میدیاکارانی بەڕێز بەیانیتان باش و بەخێر بێن. جارێکی تر بەخێر بێنەوە بۆ مەراسیمی ڕاگەیاندنی راپۆرتێکی نوێی ڕێکخراوەکەمان ئینستیتوتی پێی سەبارەت بە چاودێریکردنی و هەڵسەنگانی کارەکانی پەرلەمان. ڕێکخراوەکەمان لە سەرەتای خولی چواری پەرلەمانی کوردستانەوە کە ماوەی 9 ساڵە بێدابڕان و بە شێوازێکی سیستیماتیک ئەرکی چاودێریکردنی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدات کە فۆکس دەکاتە سەرجەم کار و چالاکیەکانی پەرلەمان وەکو یاسادانان، چاودێریکردنی حکومەت و شێوازی بەڕێوچوونی دانیشتەکانی پەرلەمان و کار و چالاکیەکانی لیژنەکانی پەرلەمان و سەرجەم ئەو دەستانە و دامەزراوانەی کە سەر پەیوەستن بە پەرلەمانەوە. ئامانجی ئێمە لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە زیادرکردنی و تەوکردنی بنەمای شفافیەتە و بەهێزکردنی و گەیاندنی زانیاری بەڕای گشتیە و شارخستنە سەرجەم پەرلەمان و سەرجەم پارتە سیاسیەکان. ئەم پرۆژەیە بە هاوکاری ڕێکخراوی سندوقی نیشتیمانی بۆ پاڵپشتی دیموکراسی نێری ئەمریکی جێبەجێ دەکرێت کە تا ئێستا لە ماوەی خولی چواردا 13 راپۆرتمان بڵاو کردوتەوە و لە خولی 5 ئێستادا 8 راپۆرتمان بڵاو کردوتەوە. بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باڵاترین دەسەڵاتی یاسادانە و چاودێریکردنە و باڵاترین مەرجعی سیاسی یاسایە لە هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە ڕۆژ دوای ڕۆژ ڕێگری لە پەرلەمانی کوردستان دەکرێت و ئەو دامەزراوە گرنگە پەک دەخرێت و بە شێوازێکی بەردەوام دەسەڵاتی جێبەجێکردن فشار دەخەنە سەر ئەو دەسەڵاتە و لە ئەرک و دەسەڵاتەکانی کەم دەکرێتەوە و چەندین پێشێکاریمان تۆمار کردووە کە لە ناو پەرلەمانە ئەنجام دەدرێت. و لە ئێستاش بەڕێزان لە ئێستاشدا کە خولی پێنجەم بەرەو کۆتایی دەڕوات و بڕیار وایە لە 1 دەی 2022 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە تا ئێستا هیچ ئامادەکاریەکی پێویست بۆ ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە نەکراوە. بۆ نمونە تا ئێستا لە ماوەی 3 ساڵە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە ماوەی بەسەر چووە و تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە بە ئەرکی خۆی هەڵسێت و تۆمارێکی دەنگدانی پاک و بێگرد ئامادە بکە بۆ ئەو هەڵبژاردنە. جگە لەوەش لایەنە سیاسەکان نەگەیشتونەتە ڕێککەوتن لە نێوان خۆیاندا سەبارەت بۆ هەڵبژاردنە و ئەمەش هەمووی تێبینیەکی زۆر گەورەیە لەسەر پەرلەمان، چونکە پەرلەمان ئەرکی خۆی بۆ ئەرکی خۆی هەڵنەساوە کە ئەم گرفتانە چارەسەر بکە. ئێمە وەکو ئینستیتوتی پێی هەموو هەوڵێک دەخەینە گەڕ لە پێناو ئەوەی کە پەرلەمانێکی باش کە بتوانێت ببێ بەڕایەڵەیەکی بەهێز لە نێوان خەڵک و دەسەڵات و بتوانێت یاسایەکی بە شێوازێکی باش یاساکانی پەسەند کات و ئەرکی چاودێریکردنی پەرلەمان ئەنجام بدات و ببێ بە ڕایەڵەیەک لە نێوان هەموو توێژەکانی کۆمەلگادا. ئینستیتوتی پێی خوازیارە پەیامێ بگێنێ بە نوخبەی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا کە ئێمە هەموو هەوڵێک دەدەین لە پێناو بەهێزکردنی دەسەڵاتی پەرلەمانی کوردستان و دژی هەموو هەوڵێک دەدەین بۆ پراوێزخستنی پەرلەمان و کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر هەموو دۆخی هەرێمی کوردستاندا. لێرەدا حەزەکەم بە ئامادەبووان ڕابگەیەدەم کە جێگەی داخە ئێمە هەتا ئێستا 21 راپۆرتمان بڵاو کردوتەوە و لە هەموو راپۆرتەکانە
نامەی و داوەت و بانگشتمان بۆ هەموو ئەندام پەرلەمانە بە ڕێزەکان کردووە لە سەرجەم فراکسیۆنەکان بەڵام زۆربەیان و لە هەندێک جاردا کەسیان ئامادە نەبوون حاضر بن لە ڕاگەاندنی ئەم راپۆرتەکانی ئێمەدا. ئەمەش پێمان وایە ئەمە خەلەلێکی گەورەیە و دەبێت ئەندام پەرلەمانەکان زیاتر بەدەمی ئەم جۆرە پرۆژانەوە بچن چونکە ئێمە ئەرکی ئێمە لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە خزمەتکردنی پەرلەمانەکە و ئەندامانی پەرلەمانە و ئەوانیش کڕۆکی بابەتەکەن بۆیە بەڵام بەداخەوە تا ئێستا ئامادەبوونی ئەندامانی پەرلەمان زۆر کەمە و لە ئاسی پێویست دانیە. ئێستاش دەرفەت دەدەم بە خات و ڕوانگە فایق کە پوختەیەک سەبارەت بەم راپۆرتە بخاتە ڕوو. سپاس. دایانتان باش. پەرلەمانی کوردستان لە 6 مانگی وەرزی پاییزەیدا کە لە 1 ئەیلولی 2022ەوە دەست پێ دەکات تا 28 شوباتی 2022 لە هەڵسەنگاندنی راپۆرتی چاودێریماندا بەم شێوەیە خراوەتە ڕوو. یەکەم، دانیشتنەکانی پەرلەمان. سەرۆکی پەرلەمان لە دانیشتنی کردنەوەی خولی پاییزەدا کە لە 1 نۆی 2021 بەڵێنیدا لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر پرۆژەیان لەسەر کەڵەکە بووە و پێویستی یاساییش هەیە و دەبێت دەربچوێنرێن، هەر بۆی بەپێی مادەی 51 پێڕەو کە هاتووە هەموو ڕۆژانی سێشەمە و چوارشەمە پەرلەمان کۆ دەبێتەوە بۆ دەرچواندنی یاسا و ڕۆژانی پێنجشەمەش بۆ کۆبوونەوە لەگەڵ حکوومەت. ناچارین مادەکە جێبەجێ بکەین. بەپێی قسەکانی سەرۆکی پەرلەمان دەبوایە لە خولی گرێدانی پاییزەدا پەرلەمان 53 دانیشتنی بکردایە، بەڵام پەرلەمان و سەرۆکایەتیەکەی ئەو بەڵێنیان جێبەجێ نەهێنا و تەنها 13 جار کۆبوونەوە کە کۆی کاتی کۆبوونەوەکان نزیکەی 38 کاتژمێر و 29 خولەک بووە. شایانی باسە نە لەم خولی پاییزەیە و نە لە هیچ کام لە خولەکانی تردا دانیشتنەکان نەگەشتونەتەوە و ئاستەی پێڕەوی ناخۆ دەستنیشانی کردوون. کۆی دانیشتنەکانی پەرلەمان لە 6 یانزەی 2010 تا 28 دوای 2022 واتە بە 3 ساڵ و 3 مانگ و 22 ڕۆژ تەنها 89 دانیشتن کراوە. لە کاتێکدا بەپێی پێڕەوە دەبوایە بەلای کەمەوە 200 کۆبوونەوەی ئەنجام بدایە. دووەم، دۆخی یاسادانان. لە خولی پاییزەدا خوێندنەوەی یەکەم بۆ 7 پێشنیاز و پرۆژە یاسا کراوە. دە یاسا پەسەند کراون لە کاتێکدا بەگشتی لە خولی 5دا خوێندنەوەی یەکەم بۆ 66 پێشنیاز و پرۆژە یاسا کراون. 30 یاسا پەسەند کراون. هەرچەندە پێشتر سەرۆکی پەرلەمان کۆمەڵێک بەڵێنی دابوو کە کاریان لەسەر بکات، وەک یەک هەمواری یاساکانی و بەرهێنان پەروەرزە خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ. دوو، بە دوواداچوون بۆ گرفتەکانی دەواازە سنووریەکان، پاراستنی بەرهەمی خۆماڵی، گەڕانەوەی پاشەکەوتی موچە بە یاسا، چارەنووسی فەرمانبەرانی گرێبەست، دامەزراندنی یەکەمی زانکۆکان. سێ، هەوڵدان بۆ پێکهێنانی ئەنجومەنی دەرمان و خۆراک و سندوقی داهاتە نەوتیەکان. 4، کاراکردنەوەی لیژنەی دەستور. 5، هێنانی بودجەی ساڵی 2020 2021 2022 بۆ پەرلەمان. ئەمانە چەندانی تر. بەڵام نە لە خولی گرێدانەکانی پێشوو نە لە خولی پاییزەشدا هیچ کاملان بەڵێنی داواکاریانە جێبەجێ نەکراون و کاریان لەسەر نەکرا. جگە لەمانە ڕەوشەکە گەیشتە ئاستێک ناڕەزایەتی پەرلەمانتاران لە ئەدای سەرۆکایەتی و بەدەسەڵاتکردنی پەرلەمان و پشتگوێخستنی لەلایەن حیزبە سیاسیەکانەوە وەرز لە دوای وەرز لە هەڵکشاندایە. لە خولی پاییزەدا تەنها 10 یاسا پەسەند کراون، لەوانە 5 یاسای هەمواری یاسا کۆنەکانە، 1 یاسای بەرکاری یاساکانی عێراقا، تەنها 4 یاسا لەلایەن پەرلەمانەوە دانراون. سێم، دۆخی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان. لە خولی پاییزەدا خوێندنەوەی یەکەم بۆ 7 پێشنیاز و پرۆژە یاسا و بڕیار کراوە. لیژنەکان وەک پێویست کاریان لەسەر پرۆژەکان نەکردووە کە راپۆرتیان لەسەر بنووسن و بیخەنە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان تا بخرێنە بەرنامەی کارەوە بە مەبەستی پەسەندکردن. هەر لە سەرەتای خولی پێنجەمەوە دۆخی لیژنە هەمیشەیەکان وەکو پێویست نییە. لە 6 یانزەی 2018 تا 28 دوای 2022 واتە بە 3 ساڵ و 3 مانگ و 22 ڕۆژ خوێندنەوەی یەکەم بۆ 66 پێشنیاز و پرۆژە یاسا و بڕیار کراوە و ئاڕاستەی لیژنە هەمیشەیەکان کراوە. دەبوو لەو ماوەیەدا لەلایەن لیژنە هەمیشەیەکانەوە 148 راپۆرت بنووسرایە، بەڵام تەنها 93 راپۆرت نووسراوە، واتە 55 راپۆرت کە پێویست بوو بنووسرێت نەنووسراوە. ئەرکێکی تری لیژنەکان بە دوواداچوونە لەسەر ئاستی جێبەجێکردنی یاساکان، بەڵام بە وەرگرتنی چەند نمونەیەک لە خولی پاییزە بۆمان دەردەکەوێت ئەو ئەرکە جێبەجێ نەکردووە. 4، دۆخی چاودێری دامەزراوەکان. سەبارەت بە ئەرکی چاودێری لەسەر دامەزراوەکانی جێبەجێکردن، پەرلەمانتاران دەتوانن پشتبەست بە مادەکانی 58 تا 76 ئەدای ئەو ئەرکە بکەن.
بەردەستنیە کە پەرلەمانتاران چەند پرسیاریان ئاراستە کردووە بەڵام وەڵام نەدانەوەی پرسیار بۆتە نەریت و ئەندامان بەردەوام ناڕزایەتی دەردەبڕن لە 13 دانیشتنی پەرلەماندا 3 ئەندامی ئەنجومەنی وەزیران چوونەتە پەرلەمان وەزیرانی ناوخۆ کشت و کاڵ وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئەوانش لە کاتی پەسەندکردنی یاساکاندا ئامادە بوون بە مەبەستی وەرگرتنی ڕاو سەرنجیان نەک لێپرچینەوە و بەدواداچوون. پێنجەم پرسی بودجە و ژمێرەی کۆتایی ماوەی 9 ساڵە حکوومەتی هەرێم بودجەی نەناردۆتە پەرلەمان ماوەی 11 ساڵیشە ژمێرەی کۆتایی نەنێردراوە و بەیانی دارایی نەبوو نەخراوەتە بەردەم پەرلەمان. شەشەم بودجەی پەرلەمان بەپێی پێڕۆ ئەرکی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە بودجەی ساڵانە و ژمێری کۆتایی پەرلەمان بخاتە بەردەم پەرلەمان بۆ پەسەندکردن بەڵام تا ئێستا پەرلەمان ئەم ئەرکەی بەجێ نەگەیاندەوە پرسیار ئەوەیە پەرلەمان بۆچی بودجەی خۆی دانانێت بۆچی ژمێری کۆتایی خۆی ناخاتە بەردەم پەرلەمان بۆ پەسەندکردن و ئاگاداربوونی پەرلەمانتاران و ڕایگشتی لە کاتێکدا داوای بودجە و ژمێری کۆتایی لە حکوومەت دەکەن. حوتەم بیرۆکەی ئەندامان لەم خولی گرێدانی پاییزەدا هیچ بیرۆکەیەک لەلایەن ئەندامانەوە پێشکەش نەکراوە. هەشتم پێشەلکاری پێڕۆ و ڕێگری لە پەرلەمانتار دوای ئەوەی بە بڕیاری ژمارە 2 ڕۆژی 2021 بەدەنگی 73 ئەندام سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ دکتۆر کازم فاروق بێبەشکرا لە بەشداری دانیشتەکانی پەرلەمان هەرچەندە پەرلەمانتاری ناوبرا و دواتر 11 جار سەردانی پەرلەمانی کردووە بۆ ئەوەی بەشداری دانیشتەکان بکات بەڵام هەر لە دەرگای دەرەوەی پەرلەمانەوە لەلایەن پاسەوانانی پەرلەمانەوە ڕێگری لێکرا و ڕێگە نەدرا بچێتە ناو تەلاری پەرلەمان لە کاتێکدا ئەمانەی دەگوزارێن هەمووی پێچەوانەی پێڕۆ و یاسان تا لە ئەنجامدا ڕۆژی 27/2/2022 پەرلەمانتار کازم فاروق نامی دەست لە کارکێشانەوەی پێشکەش بە پەرلەمان کرد بەڵام تا ئێستاش نەخراوەتە بەرنامەی کارەوە و داوای دەست لە کارکێشانەوەکەی پەسەند نەکراوە. نۆیەم هەڵسەنگاندنی پەرلەمانی کوردستان بە پێوەرە نێودەوڵەتیەکان یەکێتی پەرلەمانەکانی جیهان IPU پێوەرێکی 5 پلەی بۆ پەیوانەکردنی ئاسی چالاکی پەرلەمانەکان و هەڵسەنگاندنی خودی پەرلەمانتاران داناوە. ئێمە لە راپۆرتەکەماندا بە درێژی باسمان لێوە کردووە و بەسەر ڕۆژی پەرلەمانی کوردستاندا جێبەجێمان کردووە بە کورتی لە چوارچەوەی ئەو پێوەرانەدا گەیشتینە ئەو ئەنجامی کە ئاستی پەرلەمان لە دانیشتەکاندا لاوازە ڕێژەی ئامادەبوونی پەرلەمانتاران و شێوازی بەڕێوەچوونی دانیشتەکانی کۆنتڕۆڵ نەکراوە ئاستی باڵانس لە بەشداری ئەندامان لاوازە ئاستی چالاکی یاسادانان سنووردارە کە تەنها 10 یاسا پەسەند کراوە ئاستی دەستبەشخەری پرۆژە یاساکان لەلایەن ئەندامانەوە لەم خولەدا سنووردارە بەشداری ئەندامان لە کاری چاودێری لە ئاستێکی لاوازدایە ئاستی دەستپاکی پەرلەمان لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە گومان خراوەتە سەر ئەندامانی پەرلەمان لە بواری چاودێریدا پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵنەستاوە هیچ پرساندنێکی ئەندامانی ئەنجومەنی وەزیران نەکراوە هیچ ژنەیەکی لە کۆڵینەوە پێک نەهێنراوە هیچ وەزیرێک متمانی لێ نەسێنراوەتەوە هیچ تەنگدانێکیش بە مەبەستی وەرگرتنەوەی دەتوانە لە وەزیر نەکراوە تەنانەت ژماری ئەو پرسیارانەش نازانرێت و ڕناگەندرێت کە ئاڕاستی دەسەڵاتی جێبەجێکردن کراون کە ئاخۆ چەندیان وەڵام دراونەتەوە چەندیشان بێوەڵامن لە دانیشتنەکانی پەرلەماندا وەک پێویست شەفافیت نییە زوو پەخشی ڕاستەوخۆ دەوەستێت هەموو بابەتەکانی تایبەت بە پەرلەمان لە ماڵپەرەکەدا داناندرێت ڕێگە بە هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی نادرێت بەشداری بینینی دانیشتنەکان بن لە هۆڵی پەرلەماندا سزای ئەندامان دەدرێت لە دەرەوەی پەیڕۆ و بە میزاج وتەکانیان لە پرۆتۆکۆڵ دەسڕدرێنەوە و گەلێ جاری لە دانیشتنەکاندا دەکرێن لە دەرەوە بێبەش دەکرێن ئەمانە هەمووی ئەوە دەگەێنن کە پەرلەمانی کوردستان کارەکانی لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکاندا وێگنایەتەوە. دەیەم ئەنجام پەرلەمانی کوردستان وەک بەرزترین دامەزراوەی هەرێم و تاکە مەرجەعی سیاسی و یاسایی دامەزراوەی هەڵبژێردراوە کە تەعبیر لە نوێنەرایەتی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات و بە یاسا و پێڕۆ کارەکانی ڕێکخراوە و ئەرک و دەسەڵاتەکانی دەستنیشان کراون بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە ئەم دامەزراوە باڵایە گلێنراوەتە ململانە سیاسیەکان و نەیتوانی و ئەرکەکانی جێبەجێ بکات. ئەم راپۆرتەکە هەڵسەنگاندنی بۆ خولی گرێدانی پاییزەی ساڵی 2021 پەرلەمان کردووە سەرجەم داتا و زانیاریەکانی ئەو ماوە دیاریکراوی دۆکیۆمنت کردووە ئەم ڕاستیانەی خستۆتە ڕوو ئەرکی پەرلەمان لە یاساداناندا پەرلەمان نەیتوانی وەک پێویست بە ئەرکی یاسادانان هەستێت ئەو یاسایانەی پەرلەمان دەری کردوون هەم لە ڕووی شکڵی و هەم لە ڕووی مۆزوعیە و گرفتیان هەبوو کوالەتیان وەکو پێویست نییە سێ لە ڕووی لە ماوەی خولی پاییزەی پەرلەمان ژمارەیەکی کەم پرۆژە یاسا و بڕیار خوێندنەوەیان بۆ کراوە ئەرکی پەرلەمان لە چاودێری دەسەڵاتی جێبەجێکردندا وێڕای ئەو هەموو ناڕەزاوی کەم کوڕی داواکاری هەبوو متمانێت لە هیچ وەزیرەنگ نەسێنراوەتەوە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانەوە هیچ یادداشتێک مەبەستی داوای پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران پێشکەش نەکراوە لە ماوەی ئەم خولی گرێدانەدا نازانرێت ئەندامانی پەرلەمان چەند پرسیاریان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە لە خولی بەهارەدا سەرۆکی پەرلەمان لە نووسراوێکدا پێچەوانەی پێڕەوی ناوخۆ یاساکان
ڕێگیری لە پەرلەمانتاران کرد کە پرۆژەکان بەسەر بکەنەوە و بەسەر بکەنەوە بە مەبەستی چاودێری بەم نووسراوە گومانی خستە سەر کاری پەرلەمانتاران و کاری پەرلەمانی سەرباری نایاسایی بوون و ناڕەزایی پەرلەمانتاران لە هەمبەر بڕیارەکەدا لە خولی پاییزەشدا بڕیارەکە هەڵنەوەشاندرایەوە تا ئێستاشی لەگەڵ بێت بەرکارە. ئەرکی پەرلەمان لە پەسەندکردنی بودجەی هەرێمدا. یەک ماوەی 9 ساڵە لە 2014 بۆ 2022 حکومەت بودجەی ئامادە نەکرد و پەرلەمانیش بێدەنگە. دوو ماوەی 11 ساڵە لە 2011 بۆ 2021 حکومەت ژمێرەی کۆتایی و بەیانی مالی ئامادە نەکرد و پەرلەمانیش بێدەنگە. سێ ماوەی 4 ساڵە ئەم خولەی پەرلەمان ژمێرەی کۆتایی پەرلەمانی نەخستۆتە بەردەست ئەندامەکانی. پەرلەمانی کوردستان وەک مەرجەعی باڵای نیشتیمانی. یەک دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە ئاست چاوەڕوانیەکانی خەڵکی کوردستاندا نییە. پەرلەمان ناتوانێت ڕۆڵی مەرجەعی باڵای سیاسی و یاسایی هەرێم بگێڕێت. دوو دەستوری هەرێمی کوردستان کە پێویستێکی گرنگ بوو هیچ هەنگاوێکی گرداری بۆ نەدراوە. سێ لە دانوستانی نێوان هەولێر و بەغدادا دەبایە پەرلەمانی کوردستان مەرجەع و کۆکەرەوەی هەموو جەنگ و بۆچوونەکان بێت بەڵام هیچ ڕۆڵێکی نەبوو. چوار وی ڕای چەندین جار داوای ئەنجامان بۆ گفتوگۆ لەسەر قەرزەکانی سەر حکومەت لەم خولەدا هیچ کارێکی لەسەر نەکرا. 5 سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 6 مانگدا 18 بەیانی ڕاگەیاندووە کە پێکهاتووە لە 10 پەیامی پرسەنامە 7 پەیامی پیرۆزبایی 1 بەیاننامە لە کاتێکدا زۆر پرسی گرنگ هەبوون و پێویست بوو پەرلەمان هەڵوێستی لە بەرامبەریاندا هەبێت. 6 ئەنجامانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 6 مانگدا 40 پەیامیان ڕاگەیاندووە. لەوانە سەرۆکی پەرلەمان 27 پەیام، جێگیری سەرۆکی پەرلەمان 12 پەیام، سکرتێری پەرلەمان 1 پەیامی بڵاو کردوێتەوە کە تێک ڕایان بریتین لە 19 پەیام بە بۆنی پرسەوە، 19 پەیامی پیرۆزبایی و 2 پەیامی پشتیوانی. پێشێلی پێڕەو لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. 1 لە ماوەی خولی گرێدانی پاییزەدا پەرلەمانی کوردستان تەنها 13 دانیشتنی ئەنجام داوە لە کاتێکدا پێویست بوو لەو ماوەیەدا بەلایەنی کەمۆچل کۆبوونەوەی ئاسایی ئەنجام بدات جگە لە کۆبوونەوەی نەئاسایی. 2 لەم خولی گرێدانەدا پەرلەمان تەنها 8 کاتژمێر و 29 خولە کۆبووەتەوە. ئەگەر وەکو نەری تێگوەری بگرین و هەر کۆبوونەوەیەک 3 کاتژمێری بۆ دامەندرێت پێویست بوو بەلایەنی کەمەوە لە ماوەی ئەم خولەدا پەرلەمان 120 کاتژمێر کۆ ببێتەوە. 3 بەهۆی گوێنەگرتن لە داوای ئەنجامان بەشی زۆری دانیشتنەکان گرژی تێدەکەوێت. سەرۆکایەتیش بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە پەخشڕا دەگرێت و چەند جارێکیش لەم خولەدا دانیشتنەکە هەڵگرتووە. 4 بەپێی مادەی 66 بڕگەی یەکەم 3 یادداشت هەیە کە ژمارە یاسایی ئەندامان واژۆیان کردووە بە مەبەستی خستنەوەی بابەتێکی گشتی بۆ گفتوگۆ، بەڵام دەستەی سەرۆکایەتی نەخستۆتە بەرنامەی کارەوە. پێشێلی پێڕۆ لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە. 1 ئەندامی پەرلەمانیش چەندین جار پێڕۆ پێشەڵ دەکەن بەتایبەت لە کاتی ئاخاوتنەکاندا. 2 لیژنە هەمیشەیەکان ئەرکی پەڕەویان ئەنجام نەداوە، سس بوون لەسەر نووسینی راپۆرت لەسەر پرۆژە و پێشنیازە یاساکان. 3 لە ماوەی ئەم خولەدا لیژنەکانی پەرلەمان کە ژمارەیان 19 لیژنەیە تەنها 105 کۆبوونەوەیان کردووە لە کاتێکدا بەپێی پێڕۆ بەلایەنی کەمەوە پێویست بوو هەر 19 لیژنەکە لە ماوەی ئەم خولەدا 152 کۆبوونەوە ئەنجام بدەن. 4 لەم خولەدا 4 پەرلەمانتار هیچ قسەیەکیان نەکردووە کە پەرلەمانتار کازم فاروق ڕێگەی پێ نەدراوە بەشداری دانیشتنەکان بکات، بەڵام 3 پەرلەمانتارەکەی تر بەشدار بوون لە دانیشتنەکاندا. 8 پەرلەمانتار 1 جار قسەیان کردووە، 8 پەرلەمانتار 2 جار قسەیان کردووە، 8 پەرلەمانتار 3 جار قسەیان کردووە، 12 پەرلەمانتار 4 جار قسەیان کردووە، 7 پەرلەمانتار 5 جار قسەیان کردووە. 5 کاتێک سەرنجی دانیشتنەکانی پەرلەمان دەدەین بەڕوونی دیارە بەشداری چەندین ئەندام لە گفتوگۆکان تەنها لە پێناو قسەکردنە نەک ئیزافەیەک بۆ گفتوگۆکان. 11 ڕاستپاردەکان. 1 پێویست بوو لەم خولی پاییزەدا کار لەسەر پرۆژە یاساکانی بودجەی 2022 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت بە شێوەیە کە لەگەڵ فڕۆباسنەوەی بگونجێنرێت و چارەسەری ناوخۆییەکانی نێوان یاسای هەڵبژاردن و پێڕەوی ناوخۆی پەرلەمانی تیادا بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردننی پێشوەختە لە هەرێم هاوتای عێراق بە یاسایەکی نوێ ئەنجام بدرێت بەڵام نەکرا. 2 ئەرکی پەرلەمانە سەرۆکایەتی دەستەی دەستپاکی و کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بگۆڕێت یانویان بکاتەوە کە ماوەی یاساییان بەسەر چووە. 3 لیژنە هەمیشەیەکان لە زووترین کادا راپۆر لەسەر پرۆژە یاساکان بنووسن بۆ ئەوەی پەسەند بکرێن. 4 بۆشایی یاسایی لە پێڕەوی ناوخۆی پەرلەماندا هەیە پێویستە هەموار بکرێتەوە. 5 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وشتر بێت و ئەو پێشەلکاریانەی پێڕۆ کە کراون و دەکرێت ڕایان بگرێت. 6 پەرلەمان چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بکات لەو پێشەلکاریە یاسایانەی دەیکەن ڕایان بگرێت